لەبارەی دایمۆنەوە قسەمان کرد. دایمۆن چییە؟ تاوان حەسەب ئەوەی لە یۆنانە هەیە دایمۆن جۆرەك لە دایمۆن هەیە، ئەنی وەکو بڵێ دایمۆنێکی گشتیە، دایمۆنێکە کە کەسەکە عاشق دەکا بە فەزیلەتێکی دیاریکراو و دواتر ئەو فەزیلەتە تایە بەردەستە دەبێ، ئەو بەهرەمەندیە تایە بەردەستە دەبێ. بەسەوەی دایمۆنی ئەم دایمۆنەی سوکرات کە هەیەی ئەم دایمۆنەی سوکرات مداخەلە لە ئیشە وردەکانە دەکات، ینی دایمۆنێکە بۆی دیاری دەکا کە چی بکات و چی نەکات، بەکوێ بڕوا بۆی دیاری دەکات چی نەکات نەک چی بکات. ئەم دایمۆنە چییە؟ ئایا ئەوەی سوکرات باسی دەکا ئەم دەنگە چییە؟ تەمان ئەم دایمۆنە لە شکلی لای ئەو لە شکلی دەنگێکە لە ناویا هەیە و پەیوەندی هەیە بەم دەنگەوە سوکرات. ئەم دەنگە ئایا تەنها لە ناو سوکراتە هەیە؟ ئایا یاوە دەنگێکە فعلەن هەر کەسە دایمۆنی خۆی هەیە، ئەوەی کە ناوناوە دایمۆن، و ئەم دایمۆنە لە ناو ژیانیا دەتوانێت فعلەن لە پەیوەندیە بێ لەگەڵیە. ئەم دایمۆنە چییە؟ دایمۆن چییە؟ چۆن ئێمە هەر کەسێک دەتوانێت دەرک بە دایمۆنەکەی خۆی بکە، ینی چۆن دەتوانێت بکەوێتە ناو پەیوەندی لەگەڵ دایمۆنەکەیە. چ کاتێک دایمۆنەکە خۆی دەردەخات، چ کاتێک دایمۆنەکە لەگەڵمانە دەدوێ، چ کاتێک لە ژیانی و کاریکردەوەی ژیانی ڕۆژانەمانە ئەم دایمۆنە دەتوانێت کۆمەکمان بکات. ئەم دایمۆنە چۆن بدۆزینەوە لە ناو خۆمانە؟ ئەمە و پرسیارانەیە کە دەکرێت. تەبانێکی لەو شتانەی کە لەم مەحکەمە هەیە سوکرات باسی دایمۆنەکە دەکاکە و دایمۆنە کاتێکەوە هاتووە بۆ مەحکەمە ئەو دایمۆنە ڕێگەی لێ نەگرتووە کە بچێ بۆ مەحکەمە، لەبەرەوە ڕێگەی لێ نەگرتووە کەواتە ئەوەی کە بەرەو ڕووی دەچێ چاکە. طبعاً لە کاتێکە ئەوەی کە بەرەو ڕووی دەچێ ڕوبەڕووبوونەوەی بەرامبەر مەرگ، بەڵام ڕوبەڕووبوونەوە بەرامبەر بە مەرگ شتێکە و ئەو شتە چاکە شتێکی ترە. ینی زۆر کەس ژیانی دەکەوێتە ناو مەترسیەوە، دەچێتە ناو خەتەرترین مەترسی، بەڵام ئەوەی کە بۆی دەچێ ئەو شتە چاکە، ئیتر مەترسیەکە شتێکە و چاکبوونی شتەکە شتێکی ترە. ئەمانە دوو شتی جیاوازن. جا لەبارەی ئەم دایمۆنەوە پێم باشە بە وردی قسەی لەسەر بکەم و پێم باشە لەبارەی ئەوەوە کە چۆن ئەم دایمۆنە لە ناو ئینسانە هێز پەیا دەکات، چۆن ئەو دەنگەی کە لە ناو ئینسانایە ئەو دەنگە لە سەرەتا دەنگێکی کراوە بۆ هۆی ئەو دەنگەی کە لە دەرەوە دێت، بۆ هۆی بیستنمان گوێڵخستنمان بۆ ئەوەی دەرەوە ئێمە ناتوانین گوێ لە خۆمان بگرین، گوێ لەوە بگرین کە سوکرات بە دایمۆن تعبیری لێ دەکا بۆ ئەوەی ئەو خەڵکە ناوێکی لێ دەنێت تا ئەوانە نزیکی کاتەوە لە تەسەوری ئەوان. تەوان لەبارەی دایمۆنەکەەوە بزانم ئەمە لەم محاورەکانی ترا نەمبینیوە کەم لەوانەیە ئیشارەتێکی بچووکی پێکرد بێ، بەڵام لەم بەرگرینامە ئەو بە ئاشکرا باسی دایمۆنەکەی خۆی دەکات سوکرات. بزانین دایمۆنەکەی سوکرات خۆی چۆن باسی دەکات. تەبان پرسیارەکە لەبارەی سوکراتەوە وەیە بۆچی تۆ وازر لە ژیانی خۆ دێناوە و وازر لەوەی هێناوە تێکەڵ بە سیاسەت و بە ئوموری گشتی ببی، بۆچی ئەمانەت کردووە، بۆچی فەرزەن تۆ ناتوێتە ناو ئوموری گشتیەوە. ئیتر لەوێ وە قسە لەسەر ئەوە دەکا و مەوزوعەکەش لە ئەساسەوە ئەوەیە کە ئەم مەوزوعی مردن یانە مردن ئایا ئەمە باشە ڕوودەدایە باش نییە، لەبێەوە ئەم مەوزوع پەیدا دەبێ. من دواتر تەبان لەبەرەوەی پێشتر باسی دایمۆنم کرد، ئێستا مەوزوعی دایمۆنەکە زیاتر قوڵی دەکەینەوە و لەگەڵ زیاتر دەڕۆین تا بە تەواوەتی لە دایمۆن تێبگەین، یانی ئەو هێزەی کە نایەڵێ ئێمە
بەڕێی خوارا بڕۆین ئەگەر ئێمە ڕۆشتین و ڕێگاکەمان ڕاست بوو ئەوە نایەتە بەر ڕێگامان تا ڕێگاکەمان بۆ ڕاستکاتەوە بەڵام ئەگەر ڕێگاکەمان ڕاست نەبوو ئەو ئیشارەتمان دەداتێ بۆەوەی بکەوینەوە سەر ڕێگا ڕاستەکە یعنی ڕامان دەگرێ نایڵێ بەو ڕێگا بڕین بۆی بکەوینەوە سەر ڕێگا ڕاستەکە تەبان سوکرا داوا باسیینەکە دەکات دەڵێ باسی دایمۆنەکە دەکات دایمۆنەکە لای ئەو وێنە نییە یعنی ئەوەی کە لە ناویات بۆی دەردەکەوێت هەیکەلێک نییە شێوەیەک نییە کە ئەو بیبینێت دەنگێکە جا لەبارەی دەنگەکە و ئاوا دەڵێ ئەلا من زۆر جار باسی ئەوەم کردووە کە دەنگێکی خوایی و دایمۆنی لە منا دەردەکەوێت ئەڵێ میلتۆس ئەمە لە داواکەی خۆیە کردوویەتی بە شتێکی کۆمیدی گاڵتە بازاڕی ینی گاڵتە بەوە دەکا کە من جارجارێ باسی ئەوەم کردووە کە دەنگێک لە ناو منە هەیە من ئەو دەنگە دەبیستم و ئەو ئاراستەم دەکا دەنگێکی خوایی و دایمۆنیە ئەڵێ بەڵام میلتۆس هاتووە ئەمەی لە ناو داواکەیە تۆمەتەکەیە کە تەقدیمی مەحکەمەی کردووە وەکو شتێکی گاڵتە جاڕانە و کۆمیدی باسی کردووە کە ئەمە شتێکی زۆر زۆر هەزەلیە و جێگەی ئەوەی ئەمە پێ بکەنین کە سوکرات دەڵێت دەنگێک لە ناوما هەیە و ئەو دەنگە پەیدا دەبێت و من دەیبیستم سوکرات دەڵێ ئەو دەنگەی کە میلتۆس گاڵتەی پێ دەکا ئەو دەنگە خواییە دایمۆنیە هەر لە منداڵیەوە من ئەو کاتێک کە منداڵ بوومە و دەنگەم دەبیست ئەڵێ دەنگێکی دیاریکرا و پەیدا دەبوو و کاتێکیش ئەو دەنگە پەیدا دەبوو منی لا دەدا بەردەوام منی لا دەدا لەو شتەی کە بیرم لێ دەکردەوە بیکەم ئەوەی کە بیرم لێ دەکردەوە بیکەم ئەو منی نەیدێهێش بیکەم ینی منی لا دەدا وای لێ دەکردم کە بیرکردنەوەم لەسەری نەمێنێ ینی ڕووم وەرگێڕم لێ ئەڵێ بەڵام ڕۆژێک لە ڕۆژان هەرگیز ئەو دەنگە فرمانی پێ نەکردوم بەوەی کە کارێک بکەم ینی فکر لە کارێ بکەمەوە و فکر لە کردنی کارێ بکەمەوە بەڵکو لە شوێنەکە کە فکرم کردووەتەوە لەوەی کارێک بکەم ئەو لەو شوێنە دەرکەوتووە و ڕێگەی لێگرتووم کە ئەو بڕیارە بدەم و کارەکە بکەم ئەڵێ هەر ئەو دەنگە بوو کە منی وا لێ کرد پشت لە سیاست بکەم ئەو دەنگە وای کرد کە من باز لە سیاست بێنم چونکە سوکرات کەسێکی سیاسی بۆ و عایلەکەی بنەماڵەکەی لە فترێکە مەجلیسی تەشریعی ئەسینا ئەوان حاکمی بوون و قەبیلەکەی عشیرەتەکەی ئەوان بنەماڵەکەی ئەوان حاکم بووە و سوکراتیش یەکێک بۆ لە کەسائینەکانەوانەیە کە لە ناو مەجلیسی تەشریعیا بووە ینی دەکاتە ئەفەن مەجلیسی تەنفیزی دەکاتە وەزارەتی ئێستا ینی یانی وەکو وا بە وەزیرێکی یەکێک بوو بێ لە وەزیرەکانی ئەسینا سوکرات ینی لەو دەکەسێ وابزانم دەکەس بوونەوانی کە هی مەجلیسی تەنفیزی سوکرات دیارە یەکێک بۆ لەوانە ینی وەسوکرات لە ناو سیاسەتا چالاک بوو حەسەبە ئەوەی کە لە ئینەکانە هەیە لە تێکستەکانەوە لێرەش هەندێک باز دەکاوە لە محاوەرەکانی تریشە هەیە یەکێک لەوانە کەسێکی تر باسی دەکا کە سوکرات لە جەنگێکە باسی خۆراگری سوکرات دەکا کە لەو جەنگا چەند خۆراگر بووە ئاسان ئەوەی کە لە دەوری بەرە ڕوویداوە هیچ تەسیری لێ نەکردووە باسی حاڵەتێکی زۆر تایبەتیش دەکەن کە شەوێک زۆر زۆر سارد بووە سوکرات چووەتە دەرێ لە دەرێ ڕاوەستاوە و چووەتە ناو حاڵەتێکەوە تەئەملەوە ئیتر ئەڵێن ئەو ڕۆژە هەتا ڕۆژ جارێکی تر دێتەوە دەگاتەوە هەمان کات سوکرات لە شوێنی خۆیان وەستاوە ینی هەستی بەرجەستەی نەماوە بەوەی کە لە دەوروبەریش ڕوو دەدا نەماوە تەبانە و لە سیاسەتا کاری کردووە دواتر دوای ئەوەی تر دەڵێ ئەو دەنگە وای لێ کردم کە من لە سیاست بکشێمەوە ئەڵێ من هەز دەکەم حەسەبە ئەوەی کە من دواتر زانیم ئەوەی کە من دوورکەوتمەوە لە سیاست کارێکی باش بوو نە دەڵێ من یەقینم هەیە بەوەی ئەی ئەسینیەکان
کە ئەگەر باتایە و من بڕۆشمایەتە ناو سیاسەتەوە یان لە سیاسەتا بمامایەتەوە ئەوە تیاچوو بووم ینی بە معنایەکی تر ئەوە ئەو دەنگەیە منی پاراستووە و منی شوێنی ئەو دەنگە دەکەوم ئەوە من نیم خۆم پاراست ئەو منی لادا لەو ڕێگایی کە ڕێگای هیلاکەتی منە و لەکوێوە تەمان لێەوە ناکە ئەم گرنگی داوە بەوەی بمرێ یا بژی چونکە لەوێوە تۆ گرنگی دا ئەو دەنگە دایمۆنیە لە ناوتا کپ دەبێتەوە بێدەنگ دەبێ هیچ ئاراستت ناکە شتانێکی ترەیە من چۆن دواتر باسی دەکەم ئەو دەنگە چۆن لە ناو ئینسانە پەیدا دەبێ دەبێ ئینسان چۆن بێتە ئەو دەنگە پەیدا بێت و دواتر کە ئاراستەی دەکا شتەکانی دەبینێت دواتر دەزانی کە فعلەن ئەم دەنگە کە لەویا پێی وتوی ئەوە مەکە تێدەگەی دواتر کە بۆ وتویەتی مەکە جا ئەو لێرە باسی ئەوە دەکا ئەڵێ ئەو دەنگە منی لە سیاست دوور خستەوە بەڵام من یەقینم هەیە ئەگەر بەهاتایە و لە ناو سیاسەتا بوومایە ئێستا تەواو بووبووم ئترە و کاتە نەسوودێکم بۆ ئێوەش دەبوونە بۆ خۆشی لەبەرەوە هیچ تووڕە مەبن لێم ئەوەی کەوتومە حەقیقەتە ئەلێرا دەڵێ هیچ مرۆڤێک نییە کە بتوانێ ژیانی خۆی ڕزگار بکە ئەگەر بێت و بە ڕوبەڕووبوونەوەیەکی ڕاستەقینە ڕوبەڕووی ئێوە و یا هەر کۆمەلگایەکی تر بێتەوە هەر جەمعیەی بڵێن ئەوەی ئەنجومەنی گەل هەموو کۆمەلگاکە دەگرێتەوە هەڵێ لەبەرەوە کەسێک بیە بە شێوازێکی ڕاستەقینە معارەزەیەکی ڕاستەقینە معارەزەی ئێوە بێتەوە ئەو بە دڵنیاییەوە کە ئەو کەسە ناتوانێت لە ژیان بەردەوە مەیانی چی ینی لە ناوی دەبن ئەمە چی دەڵێ لە دیوەکەوە لە دیوەکەوەمان پێ دەڵێ ئەو معارەزانەی کە لە ناو شارە هەن ئەو معارەزەی ڕاستەقینە نین چونکە ئەگەر معارەزەی ڕاستەقینە بن ئەوە تووشی تیاچوون دەبن یعنی ئەو معارەزانش کە هەن معارەزەی ڕوبەڕووبوونەوانە بەرامبەر بە ناوی ئەوەی کە بەرامبەر ئەوەی کە زوڵم دەکرێت نازانم چی دەکرێت ئەم ڕوبەڕووبوونەوانە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەقینە نین بۆچی چونکە ئەو کەسانێک کە ئەم ڕوبەڕووبوونەوە ئەنجام دەدەن بۆ ئەوەیە بشنە شوێنی ئەوانی تر نەک بۆ ئەوەیە کە عەدالەت وا بکەن کە عەدالەت حاکم بێت بۆی ئەوانەی کە وا دەکەن وا بیر دەکەنەوە کە عەدالەت حاکم بێت نەک وا بیر دەکەنەوە خۆیان بشنە سەر حکم ئەمانە حتمەن هیچ کۆمەلگایەک لە هەموو کۆمەلگایەکە ئەمانە هەموو جەمسەرەکان دەبنە دژی ینی ئەوانەی کە دەیانەوێ بە ناوی عەدالەتەوە دەیانەوێ خۆیان بشنە ببن بە حاکم طبعا ئەوانش کە هیچ تاکو نەبوون بە حاکم دەیانەوێ معارەزەن بەرامبەر ئەو دەسەڵاتە بۆی ببن بە حاکم لەگەڵ ئەوانەی حاکمن هەردووکیان کاتێک ئەم معارەزە ڕاستەقینە دروست دەبێت کە داوای ئەوە ناکا بچێتە سەر حکم داوای عەدالەت دەکا ئەوە هەردوو تەرەفەکە چی دەکەن دەبنە یەک کێس بەرامبەری لەبەرەوە دەرچوونی چی نییە ممکن نییە تەبەنەوە دەڵێ بۆ نەک هەر ئێوە بۆکو ئەو کۆمەلگایی ئێمە لە هەموو کۆمەلگایەکە ئەمە وایە ئەگەر بێت و تەبەنەم کەسە ئیتر معارەزەی حەقیقی کرد ینی ڕوبەڕووبوونەوەی حەقیقی بەرامبەر باوەی کە ناعەدالەتە ئەوەی ناحەقە ئەوەی حەق پۆشە ئەمانە هەمووی کە هەیە ئەو دەڵێ چی ئەگەر هاتوو هەوڵیدا ڕێگە بگرێ لە هەموو جۆرەکانی زوڵم و ئەو لادانە قانونیانەی کە لە شارەکە ڕوو دەدەن ئەوە حتمەن ئەگەر ئەمانە بکە ڕوبەڕووبوونەوەیکی فعلی دەکاوە ئەو لە دەستان دەرناچێت ینی لە دەستی ئەو کۆمەلگایە دەرناچێت بە هیلاکیا دەبن و ئەمەش کۆشیێکی ڕاستەقینەیە لە پێناو دادوەریدا تەوانەڵێ ئەگەر کەسێک ئەو کاتە گەر کەسێک بیەوێ عادلانە بژی ناچارە چی بکە مشارەکەی ئەو ژیانە گشتیە نەکا و ژیانێکی تایبەت بە خۆی دروستکە بۆ ئەوەی بتوانێت عادل بێ بۆچی چونکە
ئەو پێویستە بمێنێ تاوەکو چاک بێت، یعنی بمێنێ بۆ ئەوەی چاکبوون لە ناوی تاقی بێتەوە. لەبەرەوە لێرە ئەو مەسئولە لە چی؟ لە پاراستنی ژیانی. بۆ ئەوەی ژیانی بپارێزێ دەبێت چی بکە؟ ئەو کاتە مشارەکە نەکا لەوەی کە گشتیە و بێتەوە بۆ ژیانە شخصیەکەی خۆی و لەوێ دەست بە ژیانی خۆی بکاتەوە. ئەوەی گرنگە لێرە کە من ویستم باسی بکەم ئەوەیە کاتێک ئەو دایموانە ئەو دەنگە لێرە سکوا دەیوێ ئەوە بڵێ کاتێک ئەو دایموانە پێم دەڵێ مەڕۆ ئەو ئیشە مەکە، ئەوە حتمما شتانێک لە پشتیەوە هەیە کە من خۆم نایزانم. لەبەر ئەوە کاتێ دواتر شتەکان ڕوو دەدەن اینجا دەزانم ڕاستە دەبوایە من فعلەن ئەوەم نەکردایە و ئەو دەڵێ ئەو پێم ناڵێ بیر لە کردنی شتێک مەکەرەوە، یعنی عەفەن ئەو ڕێگەم لێ ناگرێت لەوەی کە شتێک بکەم، یعنی عەفەن ئەو فەرمانم بەسەرا نادا کە شتێک بکەم، ئەو ڕێگەم لێ دەگرێت ئەگەر هات و شتێکم کرد شتەکە ئەوە نەبوو کە زانی ئەم شتە ئەوەیە کە بەرەو هیلاکم دەبا، ئەو چی دەکا؟ ئەو دێتە سەر ڕێگاکەم نەیەڵێ لەو ڕێگایە بڕۆم، یعنی ئەو ئامێر نییە. ئەمە پرسیارەکەی، ئەمە هینەکەیە، جەوەری مۆزوعەکەیە. دایمۆن لە ناو ئینسانە فرماندەر نییە، پێت ناڵێ ئەوە بکە. دایمۆن کاتێک کە تۆ بیر لە شتێک دەکەیتەوە ڕێگەت دەتەوێت بیکەی، ڕێگەت لێ دەگرێت بیکەی. لەکوێوە ڕێگەت لێ دەگرێت؟ لەوێوە کە تۆ شتانێکەیە نایزانی لەو کردنا کە دەتەوێت بیکەیت تەواو ئەمە ڕوون نییە لەلات کە بیکەی یانەیکەیت و ئەو زانینەی کە دایمۆنەکە هەیەی لە ڕێگەی ئەو زانینەوە ڕێگەت لێ دەگرێت کە ئەوە بکەیت و ئەوەی کە دایمۆنەکە ڕێگەت لێ دەگرێت بیکەی حتمما ئەوە ڕێگەگرتنە لەوەی کە تۆ بکەویتە سەر ڕێگەی فاسد بوون. یعنی بە معنایەکی تر خۆت کە بە ڕێگاکە دەڕۆی ڕێگە ڕاستەکەی خۆتت گرتووە، کاتێک کە ڕێگلادان تووشت دەبێ ئەو لەو حاڵەتە حازر دەبێت و نایڵێ فاسد ببی، یعنی ئەو هێزە هێزێکە پارێزگاری دەکا لە فاسد بوونی تۆ، پارێزگاری دەکا لەوەی کە تۆ فاسد ببی و هێزێکی بەرگریکارە، هێزێکی فرماندەر نییە، تەنها بەرگری لە مانەوەی تۆ دەکا لە ناو چاکبوونە. کەواتە دایمۆن چییە؟ دایمۆن ئەو هێزەیە لە ناو ئێمە کە ئێمە دەیەڵێتەوە لە ناو چاکبوونە. دایمۆن ڕێگرە لە بەردەم ئەوەی کە ئێمە لە چاکبوون دەرچین، بە معنایەکی تر ڕێگرە لە بەردەم ئەوەی کە ئێمە لە ماڵەکەی خۆمان دەرچین و بچینە حدودێکە حدودی خۆمان نیە. دایمۆن ئەو کاتە لێرە هێزێکی ئاگادارکەرەوەیە، هێزێکە کە وا دەکا کە تۆ توانای مانەوەت هەبێ لەسەر چی؟ لەسەر ئەو ڕێگایی کە هەیە وە شتانێکەیە لە ڕێگاکە دێتە بەردەمت نازانی، بە دیوێکا سێری دەکەی سێر دەکەی ئەمە حەقە دەبێ بیکەیت، وای دەبینی حەقە، بەڵام کەچی کانگاوی بۆ دەنەی ئەوەی کە ئەو ناوی دەنێ دایمۆن، خۆمان لەوانەیە ناوی بنێن دڵی دڵم ڕێگەم نادا بیکەم. شتێکەیە هەستێکەیە جۆرەکە لە هەستەمە لە ناو تا هەستێک پەیدا دەبێ بەکو موگناتیس دەتگرێ نایەڵێ بڕۆیت. کێشەکە ژەوەیە لەم حاڵەتانە کە وەکو موگناتیزێک دەتگرێ وەکو ئینێک دەتگرێ ئاوا بتگرێ نەیەڵێ بڕۆیت. کاتێک کە ناڕۆی وەکو ئەو وایە لەم حاڵەتانە تۆ لە شتانێکرد لێ دەردەکەوێت، ینی بە شێوەیەک دەبیندەی کە شێوەکە لە ڕواڵەتا لە دەرەوە لەوانەیە بەوە لێک بدرێتەوە کە ئەمە ترسنۆکیە، بەوە لێک بدرێتەوە ئەکە ئەمە چوزانم ئەو شتانەی کە سەلبین لەوانەیە لەم حاڵەتی ئەوەی کە تۆ ڕاوەستاوی شتەکە ناکەی ئەوە بخوێنرێتەوە. لە کاتێکە ئەوەی تۆ ڕادەگرێ ئەو هێزەی ناوتە، ئەو هێزەیە کە ڕێگەت لێ دەگرێت کە دەڵێ مەڕۆ و ئەمەی تۆی گرتووە. جا کێشەکە ئەوەیە بۆ ئەم مەڕۆیەی ئەوەی کار نایەڵێ بڕۆی تۆ لەبەر ئەوە فعلەن زانینێکی تەواوت بە وەزعەکان نییە، ناتوانانی وەڵامی کەس بدەیتەوە لەبارەی ئەوەوە کە پێت بڵێ بۆ ئەمە ناکەیت،
یخۆ ئەوە هەموو شتێک دیارە چاکە و باش وایە ئەوە بکەیت باشە بۆ نایکەیت لێرە کێشەکە هەیە بۆ نایکەیت لێرە دەنگێکی تر هەیە پێت دەڵێ چی دەنگە دایمۆنیەکە پێت ناڵێ بکە یعنی فرمانت بەکردن پێ نادا بەڵکو لە شتێک کە دەتەوێت بیکەی ئەگەر بزانێ ئەو شتە باش نییە ئەو دێت چی دەکا ڕادەوەستێ لە بەردەم تا نەیاڵێ بیکەیت ڕوود لە شتەکە وەردەگیارێت ئەو وزەیەت ناداتێت کە تۆ بۆ کارەکە پێویستە ئەو وزەیەت لێ دەگرێتەوە کە لێ دەگرێتەوە لەو حاڵەتە چی دەکا ئەم لێگرتنەوەیە وات لێ دەکا کە تۆ ئەو شتەی تر کە دەیەوێت بدبا بۆ کردنی کارەکە هێزی کەمتر بێت لەوەی کە لە ناوەوە هەیە و ڕاد دەکێشێت و ڕاد دەگرێت کە نەچیتە ناوگارەکەەوە تەمان ئەمانە کۆمەڵێ هەستن لە ناو ئینسانە و ئەگەر بێت و ئینسان پرۆسێگەیە پیایە تێپەڕێ ئەم دڵی ئەوەی کە خۆمان بە کوردەواری پێی دەڵێن دڵم ڕێگەم ناداوە بکەم فعلەن دڵ دەکەوێتە ئیشکردنی خۆی و دڵ لە شوێنەکان نایەڵێ شتانێک هەیە تۆ بیکەیت و لە کاتێکە هەموو وەسایلێک لە بەردەستا هەیە بۆ کردنی لە کاتێکە تەنانەت ئەگەر لە دەرەوە سەیریکەی هەست دەکەی ئەمە حەقە بیکەیت حەقی خۆتە ئەمە بکەی لەوانەیە بە چاکیشی ببینی بەڵام دڵت ڕێگە دەگرێت لەوەی کە بیکەیت تەبان کە لێرە دڵت ڕێگە دەگرێت لەوەی کە بیکەیت یەکسەر تووشی چی دەبی لە دەوروبەرەکە تووشی سەرزەنشت و سەرکۆنەکردن و کۆمەڵە شت دەبی کە دەوروبەرەکەت کاتێ ئەویش وەکو تۆ دەیبینێ چونکە تۆ کاتێک کە دەتێت ئەمە بکەی هەست دەکەی باشە بیکەیت و دەوروبەرەکەشت هەر وای دەبینێ کە ئەمە باشە بیکەیت کەچی تۆ نایکەی یانی چی کەواتە لە دەوروبەرەکە تۆ ناڕەزایی بەرامبەرت دروست دەبێت کە ناڕەزایی بەرامبەرت دروست بوو تۆمەتبار دەکرێت شتانێکە بەرامبەرت دەکرێت تۆ ئەلێرا ئەو دەنگە دایمۆنیە تەبان ئەگەر هات و هێزی ئەوی تر هێزی ئەو دەنگەی تر کە دەنگی کۆمەلگایە و ئەو دەنگەی دەرەوە کە هەیە هێزی ئەو دەنگە حکمی ئەو دەنگە زیاتر بوو لە حکمی ئەوەی ناوەوەت حتمما ئەو کاتە تۆ چی دەکەیت ئەوەی کە نابێ بیکەی دەیکەیت ئەوەی کە نابێ بیکەی دەیکەیت لێرە یعنی دوو دەنگ هەیە دەنگێک کە لە ناو زاتی منایە دەنگێکە کە ئەو دەنگە دایمۆنیە سوکراتیەیە کە لە ناو منایە و ئەم دەنگە لە ناو هەر منێکایە هەر ئینسانێک کە خاوەنی منە سە حیوان خاوەنی من نییە حیوان منی نییە حیوان ناتوانێ بڵێ من ئەم وشیاریە نییە بە من بەس ئینسانە دەتوانێت بڵێ من ئەم منە کە دەنگێکی تایە دارای دەنگێکە دارای جۆرێک لە هێزە و هێزەکە حەسەب ئەوەی سوکرات دێڵێ هێزێکە کە فرمان نادا بەکردن بەڵکو ئەگەر هات و شتێکت ویستت بیکەی ئەو ڕێگەر لێ دەگرێ لەوەی کە بیکەی ڕاد دەگرێ و طبعا ئەمە ئەگەر شتێکی شعوریە تەواو شعوریە یعنی لێرە ئەگەر کەسێک فعلەن ئەو دەنگە لە ناو خۆیە جارێک دوو جار ڕای نەگرت بێ نازانێ ڕاگرتنەکە چۆنە یعنی ڕاگرتنەکە ڕاگرتنێکی فیزیکی نییە لەوانەیە هەندێک حاڵەتان هەبێەوە ئەو حاڵەتانەتان دەرک بێ کردی بێ هەند جاری وایە شتێکەیە دەوانێت سەفەرێک بێت چەند کەسێک پێت دەڵێن با سەفەر بکەین بەڵام شتەکان هەست دەکەی هیچ لەوانە نییە کە بێت ئەوە بی نەتوانانی بچی بۆ سەفەرەکە ئەوە بی ڕێگری دەرەکی نییە بەڵام لە عینی کاتە کە ڕێگری دەرەکی و ئەم شتانەش نییە ئەوەش نییە فەرەزەن خۆش نەبێ لەگەڵ یان نابڕۆی باکسەوە خۆشە لەلات هەست دەکەی خۆشە ئەو کەسانە خۆشن کە دەڕۆن و کاتێکی خۆش دەبەنە سەر بەڵام لە عینی کاتە شتێک لە ناوتە هەیە هەستێک لە ناوتە هەیە ڕادەگرێت لەوەی کە بڕۆی بێتاقەتت دەکات لەوەی ئەو تاقەتت لێ دەسێنێ کە تاقەتی ڕۆشنەکەت لێ دەسێنێ ئەم هێزە ئەو هێزەیە بەڵام ئەم هێزە تەبان ئێمە کاتێکە دایما حەسە بە دەرەوە شتەکان دەکەین ئەو هێزە چی دەبێ ئەو دەنگە چی دەبێ
ئەو دەنگە خامۆش دەبێت ئیتر قسەمان لەگەڵ ناکات ئەو هێزە کارا نابێ فعال نابێ ئەو موگناتیزیەتەی نامێنێ ئەو جەزبکردنەی نامێنێ ئەو هینەیتیان نامێنە کە فعلەن قودرەتی ڕاگررتنی ئێمەی هەبێ و دەنگی ئەوەندە بەرز نابێ کە ئێمە بیبیسین ئەم دەنگە چۆن کارا دەکرێت چۆن چالاک دەکرێت و لەناو سوکراتە چۆن چالاک بووە تەبەنەوە لەناو سوکراتە ئەو دەڵێ لە منداڵیەوە هەبووە یعنی لە منداڵیەوە بوو بۆ معنایە نا لە منداڵیا بەگوێی کردووە ینی کار ڕێگری لە شتێک لێ کردووە ئەو نەیکردووە نا لە منداڵیەوە هەستی پێ کردووە شتێکی ئاوا هەیە بەڵام بەرەبەرە هەتا ئەو دەنگەی ناسیوە زەمانێکی زۆری دەوێت ئەو لەناو سیاسەتایە دەنگەکە پێی وتووە ئەو ئیشە مەکە یعنی چی یعنی ئەو کاتێک چووەتە ناو سیاسەتەوە دەنگەکەی فەرامۆش کردووە کە چووەتە ناو سیاسەتەوە و لە شوێنێکە ئەم دەنگە لە ناویە لەبەرەوەی ڕێک دەکەوێت لەو شوێنەی کە خەریکی سیاست بووە سوکرات نەعەدالەتی قبول نەکردووە دایمە ویستوێتی کەسێکی عادل و حەق بێت ئەم پەرۆشیە بۆ حەق وای کردووە چی بێت دەنگەکە لە ناویە بەرەبەرە دەرکەوێت و هەست بە ناسیرەوەی بکە و لێی تێبگە ئەتر لەو شوێنە دەنگەکە یا بە معنایەکی تر دەڵێ تر دڵی سوکرات لە سیاست نایهێنێ دڵی ڕێگەی لێ دەگرێ دقیق وایە ئاخر خۆی دەبێت بە ڕێگاکە ئەبڕۆی تۆ ئەگەر بێت و بەناو ڕێگاکە تۆ ئەو حەقانیەتە تیا دەرنەکەوێ دەنگەکە بەهێز نابێت چونکە تۆ چەند مەیلت بۆ حەقە بێ ئەو دەنگەش ئەوەندە لە ناو تا بەرز دەبێتەوە ئەو دەنگە ئەوەندە لە ناو تا ڕۆشن دەبێت ئەوەندە لە ناو تا ئاشکرا دەبێت دەنگەکە ئەوەندە زیاتر هەستت شعورت بەو هینە بەهێز دەبێت بۆ ڕاگرتنە یعنی شعور هەر هەستە ئەمە جۆرەکە لە هەست ینی دەنگ نییە بە معنای دەنگ هەستێکە لە ناو تا دروست دەبێت هەست بە ڕاگرت کۆمەڵی هەستە ئەم هەستانە نین هەستی لەمس و هەستە فیزیکیەکان هەستێکی سەر و من ئەمانە پێیان دەڵێم شعورەکان لە هەستەکان جیا دەکەمەوە ئەمانە مەشاعرن ئەم مەشاعرانە هەستەکی نین بە معنایەکە هەستەکانمان هەیەە ئەوەی بینین و بیستن و ئەوانە جۆرێکی ترە لە هەست شعورە ئەم شعورە ئەم حاڵەتە شعوریە لە ناو تا چالاک دەبێت تامان ئەم حاڵەتە شعوریانە لە ناو ئینسانە کاتێکە ئینسان احتیمام بەوە ناداکە شتەکان جیاکاتەوە چی حەق و چی حەق نییە ئەم حاڵەتە شعوریانە زۆر ینی هین لاواز دەبن چالاکیان نامێنێ ئێستا لەوەی ئەو چیرۆکەی ئەحمەد موختار جاف مەسەلەی وجدان یەکێک لە شتە وردەکانی ئەم چیرۆکە ئەوەیە ئەم کارێکتەرەکەی بەناو کۆمەڵە ڕووداوە دەڕوا بەرەبەرە ناحەقی وای لێ دێ ناحەقی قبول کا دایمە وای لێ دێ ئیتر تەبان لە سەرەتاوە دەچێتە شوێنێ بە کەسەکە دەڵێ لە دوکانێکایە ئیش دەکا حاجیەکە فێڵ لە خەڵکەکە دەکا ئەڵێ حاجی وجدانت هەبێ مەسەلەی وجدان لێەوە هاتووە وجدانت دەبێ بۆ وا دەکەیت تەمان لەوێ دەری دەکەن دەچێتە شوێنێکی تر هەر ئەوەی ئەم شوێنەی کە ئەم وجدانە کە زیندووە دێتە دەنگ بەڵام بەرەبەرە کار دەچێتە هەر شوێنە و دەری دەکەن و هەر ئەم لە ئەولا دەکا هەر کۆمەلگاکە فڕی دەداتەوە ئەو کاتە ڕێک ئەویش چی دەبێ ئەم وجدانەی بەرەبەرە بە کوشت دەدا باوا بڵم بە کوشتی دەدا یعنی چی ینی حساسیەتەکەی نامێنێ هەستیاریەکەی نامێنێ ئەو کاتەی تر هەستیار نییە لەویا خوای دەکرد 1000 دزی دەکرا هەستیار نییە بەرامبەرەمە خوای دەکرد 1000 شت ڕووی دەدا هەستیار نییە بەرامبەرەمە بۆچی چونکە خۆشی بەرەبەرە چی دەبێتە بەشێک لە پرۆسەکە ئەو هەستەی تیاچی دەبێ ئەمە بەش تەنام نمونەیە دێنمەوە بۆەوەی تێبگەن کە ئەوە چی شعورە ینی لەوە ناکامەی ئەحمەد موختار باسی دەکا ئەمانەوەی سوکراتە نا تەنها بۆ ئەوەیە ئێوە تەسەوری ئەوە بکەن کە ئەم دایمۆنە لە ناو ئینسانە لە ڕێگەی شعورەوە ئیش دەکات ینی شعور دوایە تۆ دەبێت شعورێکت لا دروست دەکا شعورێک کەستێک کە ناتوانێت ئەویشە بکەیت شعورێکت لا دروست دەکا
ئەوەی سوکرات ناوی دەنێ ئەم دایمۆنە ئەوەیە، یعنی ئەو شعورە دروست دەکات تۆ نابێ بیکەی و هەستی پێ دەکەی فعلەن شعورەکە دەرکی پێ دەکەی کە دەرکرد بەو شتە کرد تەمان ئەگەر بێت و لەگەڵ ئەو دەنگا ڕێگەت دابێت چالاک بێ یەکسەر جای دەکەیتەوە دەزانی ئەو شعورە ئەو هەمان ئەو شعورەیە لەبەرەوە کاتێک کە هەستت بەوە کرد یەکسەر چی دەکەی لە کارەکە ڕادەوەستی کارەکە ناکەیت و ئەمە دایمۆنی سوکراتیە. یعنی دایمۆنی سوکراتی ئەو هێزەیە لە ناو ئینسانە کە ئینسان لە ناو چاکبوونا دێڵێتەوە، یعنی بە معنایەکی تر ڕێگەل لە ئینسان دەگرێ فاسد بێ بچێتە ئەو شوێنانە کە فاسدی دەکەن، ئەو کارە بکە کە فاسدی دەکەن. ئەم هێزە دایمۆنیە ئێستا هەوڵ دەدەم منی کەم بزانین ئەم مەشاعرە ئەم شعورە چۆن لە ناو ئینسانە چالاک دەبێت و چۆن هێز پیا دەکات، چۆن وای لێ دێ وەکو ئەوەی کە لە سوکراتە هەیە، چۆن وای لێ دێ ئەمە. طبعا ئەمە لە کاتێکە ئەم شوێنەی ئینسان زیندوو دەبێتەوە، ئەو مەشاعرانەی بوونە ئینسانیەکەی دەکەونە ئیش چالاک دەبن، کاتێک کە فعلەن ئەو بەرەبەرە ئاوای لێ هاتبێ ئەوەی کە نەریتیە و ئەوەی کە لە دەرەوە بۆی دێت و ئەوەی کە لەسەر بەرژەوەندیە و ئەوەی کە بە ئیتیفاقە و ئەوەی کە فلان 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 ئەمانەی کە هەیە و ئەو هێزانە بە ورتر جای کەمەوە لەوەی کانتا زۆر بە وردی جامان کردەوە دەبێ فاعلە حیوانیەکانی ناو ئینسان کردەی پێنجام نەدەن، دەبێ بوونە ئامێریەکەی کردەی پێنجام نەدا و بوونە کۆمەڵایەتیەکەی کردەی پێنجام نەدا و ئەمانەش تامان هەمووی ڕفتن بەچیەوە کۆمەڵە مەساڵحی سایکۆلۆژی و غەیرە سایکۆلۆژی مادی و کە ڕفتن بەمانەوە ئەم غەریزەی دەسەڵات و غەریزەکانی تر ئەم داوایانەی کە داوایەکی جەبرین لە ناو ئینسانە، یعنی داوایەک نین خۆی اختیاری کرد من شتێکە لە ناویە پیا دەبێ ئەم دەبێت چی بکە بەرامبەریان ڕاوەستی. کاتێک کە ئەمانە لەژێر حکمی ئەمانە دەرچوو ئەو کاتە چی ڕوودەدا ئەو شعورە لە ناویە پەیدا دەبێ. ئەو شعورەش چییە؟ هوشیاری پێدەدا، هوشیاری دەرە بەوەی کاتێک کە ئەم خەریکە لە ناو چاکبوون دەردەچێت یەکسەر ئاماژەی پێدەدا بۆ ئەوەی بێنێتەوە سەر چی؟ سەر بیخاتەوە ناو چاکبوون. ئەگەر لەوەی نام لە حەزتان کرد بێ ئەوەی یوسفا دەڵێ لەولا ئەن ڕەئا بورهانە ڕەبیهی، ئەم ئاماژەیە ئەم بورهانە ئاماژەیە کە پێیا دەبێ ئەم ئاماژەیە ئاگادارکردنەوەیە و هوشیارکردنەوە هێزێکی هوشیارکردنەوەیە لەویا خەبەرت دێن لەو لەحزەی کە تۆ خەریکە تۆ کاتێک لە ناو چاکبوون دەردەچی دەکەویتە ناو جۆرێک لە خەوەوە وەکو وایە فعلەن بخەوێنریت چونکە دەکەویتە ناو وهمێکەوە تۆ بە حەقەتی دەزانی. ئەم ئاماژانە کە دێن بێدارت دەکەنەوە لەو نایەڵم بچیتە ناوەخەوە، نایەڵن بکەویتە ناوخەوەکە، چی لێ دەکەن؟ دائیمە بێدارت دەکەنەوە ئەو بە سەر و چاو تا دەکەن بۆ هۆی نەخەویت، یعنی دەتخەنە ناو جۆرێک لە بێداریەوە. ئەم بێداریەکە کە تۆ دەپارێزێ لەوەی یعنی ئەم بێدارکردنەوەیە لە بێداریەوە بکەویتە ناو لە بێداری دەرچیت و بکەویتە ناوخەو، یعنی چی؟ یعنی لە پرۆسەی چاکبوون بکەویت و ئەو ێزانەی دەرەوە ڕات دەکێشن بۆ ئەوەی کە تۆ بکەویتە ناو پرۆسەی خراپبوونەوە، ئەو پرۆسەی کە تۆ هەڵدەوەشێنێتەوە خراپت دەکا فاسدت دەکا وا لێ دەکایتر جەوهرت تیان نەمێنێ و کۆتایی پێوێ. ئەم هێزە هێزی بەرگریکردنە لەوەی کە تۆ بکەویتە ناو فاسد بوونەوە و ئەو هێزەیە کە تۆ لە ناو تەکوینا دێڵێتەوە. تەمان لێرە کە فەساد بەکاردێنم بە معنە فەلسەفیەکەی بەس بەکاری دێنم. فەساد ینی داڕمان، فەساد ینی ئەوەی کە مستەڵەحە باوەی کە نامراوە گەندەڵی و ئەمانە نییە. فەساد لە فەلسەفا ینی داڕمانی شتێک، هەر شتێک یا ئەوەیە لە دۆخی تەکوین بوونایە پێکاتنایە گەشەکردن و کاملبوون و نموایە، یا ئەوەیە لە دۆخی داڕزانایە لە دۆخی ئەوایە کە لە
بەرەو تیاچوون هەڵوەشانەوە دەچێت فەرزەن هەر شتێکی زیندوو لە گەشەکردنێکی بەردەوام گەشە دەکات و کامل دەبێت قۆناغێکی لە قۆناغی چییە؟ فاسدبوونیەتی هەڵوەشانەوەیەتی قۆناغی بەرەو شۆڕبوونەوەیە بەرەو تیاچوون و مردن تەمان ئەم هێزە ئەم دایمۆنە نایەڵێ دەدێڵێتەوە لەسەر چی؟ لەسەر ڕێگای کامەڵبوون دەدێڵێتەوە نایەڵێ بکەویتە سەر ڕێگای چی؟ خولۆربوونەوە و تیاچوون و لەناو وجودا دەدێڵێتەوە لەناو پرۆسەی بوونا دەدێڵێتەوە لەبەرەوە ئەم دایمۆنە کە سوکرات باسی دەکات چییە؟ پاسەوانی بوونە پاسەوانی پرۆسەی بوونە پاسەوانی هێشتنەوەی تۆیە لەناو بوونە دەرگاوانی ناوچەی بوونە حرەسە دەرگاوانە نیگادارە ئەمەیە کە ئاگادارت دەکاتەوە نەکەویتە ئەو دیو کاتێک کە بەرەو ئەو دیو هەنگاو دەنیت و ئاگاد لە خۆت نییە ئەو بەهۆشت دێنێتەوە بەڵام لە عینی کاتیشە ئەوەت پێ ناڵێ بۆ مەیکە بۆ مەڕۆ ئەو دیو بەس پێت دەڵێ مەڕۆ شتانەکەیە لە قسەی ئەتیادیە کەسێک شتێکەیە دەزانێ ئەوی تر نایزانێ ئەو کەسە دەوێت بچێ بۆ شوێنێک و ناشبێ ئەو شتەی پێ بڵێ بۆکەی پێ بڵێ دەڵێ پێت دەڵێ مەڕۆ و هیچ قسە مەکە ینی هیچ مەڵێ بەس مەڕۆیان ناتوانێت ئەوەی پێ بڵێ کە چاوەڕێ دەکرێت ڕوو بدا ناتوانێت پێی بڵێ بەڵام پێی دەڵێ چی؟ مەڕۆ ئەو دەنگە ئاوایە ئەو دەنگە زانینێکی لایە هێزێکە لە ناو ئینسانە زانینێکی زیاتری لایە لەو زانینەی کە ئێمە لە هوشیاریمانە هەیە ئێمە کە بە عەقڵ دەتوانین لێکی دەینەوە و گریمانەکاری بۆ احتیمالەکان دانین ئەو زانیارێکی زیاتری ئەو زانینێکی زیاتری لایە بەڵام چییە؟ ئەوەی کە ئەو دەڵێ لێرە مەڕۆ و مەژڵێ بۆ مەڕۆ بەس مەڵێ بۆ تامان تۆ بۆ یەک پێویستە بۆ جوابدانەوەی ئەوەی کە یەکێک پێوتی بۆ نایی تۆ بتوانێت جوایی بیتەوە بەڵام تۆش ئەم جوابت لە نییە ئەلەم کاتا تۆ ناڕۆی بەڵام دواتر ئەم نەڕۆشنە ئاشکرا دەبێت کە تۆ بۆ دەبوایە نەڕۆیت تۆ بۆ دەبوایە نەڕۆیت ئەگەر بڕۆشتیتایەت چی ڕوو دەدا دوایی دەزانی بۆچی چونکە ئەوەی کە دەبێت ئێمە چییە؟ ئەوەی کە دەبێت ئێمە نایزانین ئێمە ئەوە دەزانین کە دەیکەین بەڵام ئەوەی کە دەبێت ئێمە نایزانین من ئەوە دەزانم کە دەتوانم خۆم کۆکەمەوە خۆم ئامادەکەم بۆ سەفەر بەڵام نازانم لە ڕێگا چی دەبێت نازانم ئەرێ دەگەم ئەو جێگە یا ناگەم چی دەبێت نازانم بەڵام چی دەکەم دەزانم دا لەبەرەوە ئەم دەنگە ئەوەیە کە ئەو دەنگە لەو ئەساسەوە کە دەزانێت ئەوەی کە دەبێت دەیزانێ بە تۆ دەڵێ چی؟ مەڕۆ بەڵام ئەوەت پێ ناڵێ بۆ مەڕۆ ئەوەت پێ ناڵێ بۆ مەڕۆ ئێمەش دایمە بە تایبەتی کەسێک ئەگەر لەسەر ئەساسی سوود کردەیە گەنجام بدا ئەگەر پێی بڵێ مەیکە حتا سەبەبەکە نەزانێ وازی لێ نایێنێ دەبێت سەبەبەکە بزانێ بۆ دەبێ نەیکە دەبێت بزانێ کە زەرەر ناکا بۆیە دەبێت نەیکە اینجا قبول دەکا کە قسەکە لێ وەردەگرێت بۆت لێ داوا دەکا بۆ داوا ناکرێت لەم دەنگە بۆ ئەم هێزە هێزی زانین نییە لە ناوتوە هێزێکی ترە هێزێکی کارەکیە عملی ئەوەی کە لە فەلسەفەی ئەخلاقا داوی دەنێن فەلسەفەی عملی و ئەم هێزە ئەمە ڕەبتی بە ئاکارەوە هەیە بە ویستی چاکەوە هەیە ئەوەی کە هێن باسی دەکات کانت باسی دەکات و ئەمە بەشێکە لە ویستی چاکە
ئەمە پایەکە لە پایەکانی ویستی چاکە ئەم هێزە ئەم دایمۆنە لێرە وەکو وتمانیشەکەی چییە؟ هێشتنەوەی تۆیە لە ناو پرۆسەی چاکبوونە، هێشتنەوەتە لە ناو پرۆسەی چاکبوونە. تامان وەک ئەم دایمۆنە وەکو وتمان زانینت ناداتێ، ئەم دایمۆنە وا لێ دەکا هەست بکەی نەیکەی باشە، هەستێک لایە کە ئەوان لێ دەکا وەکو بڵێ کە تۆ ناتەوێت بیکەی ڕێک هەست دەکەی کوێر دەبی بەرامبەر شتەکە، کە دەتەوێت هەنگاو بنەی هەست دەکەی ڕێگاکان هیچ نین، حاڵەتێکت لا دروست دەکات بۆ ئەوەی کردنەکە نەیکە، ینی ئینت پێ دەکات ڕوود وەردەگێڕێ لە کردنەکە. بەڵام کاتی تۆ ئەستانە لەناو خۆتان ملاحەزە نەکرد لەگەڵ یانانەبووی هەستی پێ ناکەی، یعنی لەناو هەموو کەسێکە ئەم دایمۆنە هەیە و لەناو هەموو کەسێکە هەمان ئاماژەش دروست دەکا، بەڵام ئەوە ئینسانەکەیە کە چی نییە هەست بەوە ناکاکە لە ناوی ڕوودەدا. بۆچی؟ چونکە ئەو شوێنەی خۆی چی کردووە؟ کوشتووە، نەیپاراستووە. لەبەر ئەوە گوێی لە دەنگەکانی ترە ناتوانێت گوێی لە دەنگی ئەم بێت، گوێی لە دەنگی لەو دەنگە بێ کە لەناو منەکە هەیە، گوێی لە دەنگی دایمۆنەکە بێ. لەبەر ئەوەی گوێی لە مەسلحەتە، چاوی لە مەسلحەتە، چاوی لە فڵانەشتە ئەوانەی کە هەیە لە دەرەوە، ئەو هێزە دەرەکیانەی کە پاڵ بە ئینسانەوە دەنێن شتێکەیە بیکات. کاتێک کە ئینسان گوێی لەم دەنگانە بوو، گوێی لەم دەنگانە بوو یانی چی؟ یانی بیری لەوە کردەوە کە ئەمە ئاوایە و مادام ئاوایە و هینیتیایە من ئیتر دەیکەم، ئاوا بیری کردەوە. بەڵام کاتێک کە ئینسانێک بەپێ ئەمە بیری نەکردەوە، بەپێ ئەوە بیری کردەوە ئەوە حەقە بیکایانە، ئەو کاتە چی دەبێ؟ ئەو دەنگە لە ناویە دەنگەکە دەبیسێ و کۆمەڵی حاڵەتەیە لە ناویان ڕوو دەدەن، هەستی پێ دەکا، وەکو وتمانە حاڵەتانە ڕوو دەدەن لە هەموو کەسێکە، بەڵام ئەم کەسانە هەست بە ڕوودانی حاڵەتەکە ناکەن، هەست بەو ڕووداوانە ناکەن کە ڕوو دەدەن لە ناو خۆیان. بەس ئەم کەسە چی لێ دێ؟ بەرەبەرە توانای هەستکردنی، هێزی هەستکردنی بەو ڕووداوانە بەهێز دەبێ. لێرەوە خۆناسین ڕوو دەدا، ئەو هێزانەی لە ناو ئێمانە لە پێناو ئێمە ئیش دەکەن، کامانەن و چین و چۆن ئیش دەکەن و چۆن ئێمە بتوانین لیان تێبگەین، چۆن بتوانین لیان تێبگەین، زمانەکەیان فێر بین. سوکرات زمانی دایمۆنەکە فێر بووە، لەبەرەوە دایمۆنەکە ئەڵێ هەر ئەو بوو وای کرد کە من ڕوو لە سیاست وەرگێڕم. تامان ڕوو وەرگێڕان لە سیاست دژایەتیکردنی سیاست نییە، ئەم دووشتە لە یەکجاکەنەوە. بەعکسەوە دژایەتیکردنی سیاست جۆرێکی ترە لە ڕووکردن لە سیاست، بەڵام ڕووکردنێک بە ئاراستەی دژ، ئەمە ڕوو تێکردنەوەیەکی ترە، هاتنە دەرەوەی و جارێکی تر ڕوو تێکردنەوەی، بەڵام ئەمیان چییە؟ ڕوو وەرگێڕانە لە شتەکە، ینی سەرفکردنێتی، ئینسیرافە، ینی ڕوو وەرگێڕانە لەمە، ینی ئیتر تۆ جێ دێڵی بۆ خۆی، بەو مانایە جێ دێڵی بۆ خۆی، نەک قسەی تیا دەکەی، نەگەوەی ئیتر چەنەبازی دەکەی لەسەر ئەو شتانەی کە هەیە، نە جێ دەهێڵی بۆ خۆی، جێ دێڵی لە ناو خۆیان بۆ خۆی دەچی بەلای ئیشی خۆتەوە، ئەم جێ دێڵی. لەبەرەوە کاتێ نەچی بەلای، ئەگەر نەچی بەلای ئیشی خۆتەوە ناتوانانی جێ بەلی، جارێکی تر چی دەکەی؟ لە دەیتە دەرەوە ڕووی تێ دەکەیتەوە، ینی دەکەویتەوە ناوچی ناو یاریەکە، بەڵام لە دەرەوە یاریەکە دەکەویتە ناو یاریەکە و خۆشت وا دادەنەی لە دەرەوە یاریەکەی. بەڵام لێرە چی ڕوو دەدا؟ تۆ بەهۆی ئەوەی کە دەچی بەلای خۆتەوە ئەو جێ دەهێڵی بۆ خۆی، لەبەرەوەی دەچی بەلای خۆتەوە ئەو جێ دێڵی بۆ خۆی. ئەمەیان جوڵێ فعلێکی ئیجابیە، ئەمە نییە لە داخە ئەم کەسە سەری خۆی هەڵک دەکرێەوە، ئەمە نییە لە ڕقا نازانم چی بکەوە، ئەمە کردەیەکی سایکۆلۆژی نییە، ئەمە کردەیەکی تەواو ئیجابیە. ئەم کەسە دەبێ خۆی ببینێتەوە وە گوێی لەو دەنگە بێت، جا ئەو دەنگە پێی دەڵێ ڕوو وەرگێڕە لەوە و وەرە بەلای خۆتەوە. تامان لێرەوە ئیتر سوکرات بەرەبەرە دەرک بە وەزیفەی خۆی دەکات چییە؟
وا دواتر لە وانەکانی تراوە لەبارەیە وەزیفەکەەوە قسە دەگەینەوە وەزیفە سوکراتی کە هەیەی وام دایمەنە دایمە یارمەتی داوە بەوەی لە وەزیفەکەی خۆی دەرنەچێ و جگە لەوە ژارمەتی داوە بەوەی بەرەبەرە ڕێگای وەزیفەکەی خۆی بدۆزێتەوە و چۆنیش ڕێگاکە دەدۆزێتەوە کاتێک کە ویستوێتی فەرەزەن ئەم شتە بکە گرتوویەتی نەهێشتۆ بیکە ئەمە بکە گرتوویەتی نەهێشتۆ بیکە ئەوانە بکە هەتا وای لێ کردووە چی لەسەر ڕێگاکەی خۆی و وەزیفەکەی خۆی بمێنێتەوە چونکە خۆی لە ئەسڵا ئینسانەکە لەسەر وەزیفەی خۆیەتی لا دراوە لە شتەکان کاتێک کە ئەم لادانەنان لا برد ئەو کاتە کەسەکە دەکەوێتە کوێ ڕێک دەکەوێتەوە شوێنەی کە دەوێت یایە بێت یعنی ئەوەی کە وای کردووە لە شوێنی خۆی دەری کردووە و غەریبی کردوێتەوە بەخۆی تووشی جۆرێک لە ئەخترابی خۆ غەریببوونەوەی کردووە غەریببوونەوە لە خۆ تووشی ئەمەی کردووە ئەوەیە فەلەن لە وەزیفەی خۆی لای داوە یعنی تووشی ئەوەی کردووە لەوەی کە دەبێت لەسەری هەبێت لەسەر ئەوە نییە کەوتوەتە سەر شتێکی تر ئەم دایمۆنە چی دەکە ئەم دایمۆنە وردە وار لێ دەکات دەرگاکانت هەموو لێ دەگری دەرگاکانت لێ دەگرێ بۆچی چونکە ئەو دەرگایانە دەرگای ڕێڕەوەکەی تۆ نین دەروازەی ڕێڕەوەکەی تۆ نین سەرەتای ڕێگاکەی تۆ نین تۆ لەو ڕێگایانە دەگرێتەوە بەچی بەوەی کە لەسەر ڕێگەکەی خۆت دەتێڵێتەوە کە تۆ لەسەر ڕێگاکەی خۆت بیە و کاتە لەسەر ڕێگای هیچ ڕێگایەکی تر نیت یعنی تۆ ناتوانانی لە یەک کاتە لەسەر دوو ڕێگابی ناتوانانی لە یەک کاتە لەسەر دوو ڕێگابی ئەو کاتە تۆ لەسەر ڕێگاکەی خۆت بووی یانی چی یانی لەسەر ڕێگای هیچ یەکێکی تر نی و ئەمەش دژبوون نییە بە ڕێگاکەی تر ئەمە لەسەر ڕێگای خۆبوونە یعنی لەسەر تۆ هەتا لەسەر ڕێگای خۆ نەبی یعنی ئەگەر شتێک نەبێ بە ناوی ڕێگای خۆ تۆ ناتوانانی لە ڕێگاکانی تر لا بدەی لادانەکەت لەوە نییە کە دەڵێ ئەم ڕێگایە لارە و لا دەدەم لا دەدەی بۆ کوێ لا دەدەی دەکەوتە سەر ڕێگایەکی تر کە ویژی خۆت نییە ئەلێ لا دەدەی بۆ کوێ لا دەدە ئەمانە کە ڕێگایانە گیرانەوە تۆ تووشی جۆرێک لە وەستان دەبی دەوەستیت لە ڕۆشتن لەسەر ڕێگاکانی تر لە وەستان لە ڕۆشتن لەسەر ڕێگاکانی تر تۆ دەکەویتە سەر کوێ سەر ڕۆشتن لەسەر ڕێگاکەی خۆت تەبان ڕۆشتن لەسەر ڕێگاکەی خۆت ڕێک وەکو وەستان وایە بە نسبەت ڕۆشتن لەسەر ڕێگاکانی ترەوە یعنی ئەگەر تۆ لە ڕێگاکانی ترەوە کە ڕێگای خۆت نین و ڕێگای دەرەکین لەوێ وەستەیری تۆ بکرێتەوە تۆ وەستاوی نەک جوڵاوی بەڵام کاتێک تۆ لەسەر ڕێگاکەی خۆت دەڕۆی بە هەمان شێوە کاتێک کە تۆ کەوتوتە سەر ڕێگاکەی خۆت لەسەر ڕێگاکەی خۆت دەڕۆی ڕێگاکانی تر چین یعنی بوونت لەسەر ڕێگاکانی تر وەستاوە یعنی ڕێگاکانی تری تر ڕێگانین هی ڕۆشتن نین وەستانە خاڵە شوێنە نەک ڕێگا خاڵی وەستانە یعنی تۆ کۆمەڵە ئەمانە هەمووی ستاتیک دەبن یعنی ڕادەوەسێ ڕێگاکانی تر هەمووی تووشی وەستان دەبن ژیان ئەیتهین نامێنێت جوڵە نامێنێت لەسەر ڕێگایانە یعنی تۆ کە لێرە جوڵایت لەوێ جوڵە نامێنێ ئەوەی مەحویە و تەشبیهەیە کە دێکە ئەلێرەوەیە جەنابی من کە دەرکەوتم دەبێت تەشریفی تۆ بڕوە قەزیە مانع الجەمع کە تەرکی تۆ نەکەم تەرکی هەموو دنیا نەکەم چی بکەم ئەمە هەمووی ڕەبتی بەم مۆزوعەوە هەیە بەم شوێنەوە هەیە لا ئیلاهە بەستە ئەگەر تالبی ئیلا الله ئەم ڕێگای خۆیەیە ئەو ئیلاهەکانی تر ڕێگاکانی تر ئەمە هەمان شتە مەحوی بە زمانێکی دینی چی کردووە بەو مستەلەحانەی کە لەو کاتا هەبووە ئەمانەی وەرگرتووە و بەو زمانە عیبارەتی تعبیری لێ کردووە ئەوانە فەرق نییە لە بینی ئەوەی کە دەڵێ من و تۆ ئافتاب و سایە تیمسالین جەنابی من کە دەرکەوتم دەبێت تەشریفی تۆ بڕوە لەگەڵ لا ئیلاهە بەستە ئەگەر تالبی ئیلا الله ئەمە یەک شتە ینی ئەم دوانە یەکیان ئەوی تریان ون دەکا تۆ کە لەسەر ڕێگای خۆت بووی ینی چی ڕێگاکانی تر ون دەبن هەر تاریک دەبن نامێنن کە لەسەر ڕێگاکەی خۆشت نەبووی هەموو ڕێگاکانی تر دەکرێنەوە ئیتر تۆ لە ڕێگایەکەوە باز دەدەی بۆ ڕێگایەکی تر ئەمە ڕێگای خۆت نییە ئەمە هەر دەکەوێتە دەرەوەی ماڵەکەی خۆت ماڵی بوونت
تاوان ماڵی بوونی تۆش کوێیە ڕێگاکەی تۆ مانەوەتە لە ناو چاک بوونە. دایمۆنیش چی دەکا؟ تۆ دەهێڵێتەوە لە ناو چاک بوونە. کەواتە دایمۆن چییە؟ دایمۆن حرەسی ڕێگاکەتە، نیگاداری ڕێگاکەتە، ڕێنوێنی کەدە لە ناو ڕێگاکە، ڕێنوێنی ناکا لەسەر ڕێگاکە، نایەڵێت تۆ بەلاڕێ ئابڕۆی. یعنی ئەگەر هاتوو لەسەر ڕێگاکە لاتدا ئەو یەکسەر ئینزاری ئاگادار دەکاتەوە، وشارە دەکاتەوە بۆەوەی بکەویتەوە سەر ڕێگای چاکبوونەکەت و نەکەویتە سەر ڕێگای بوونت و نەکەویتە سەر ڕێگای نابوونت. ئەوەی کە پارامیندس باسی دەکا. پارامیندس بە وردی باسی ئەو دوو ڕێگایە دەکا، ڕێگای حەق و ڕێگای بوون لەگەڵ ڕێگای نابوون و ڕێگای عەدەم. ئەمانە هەر وەکو دوو ڕێگای جیاواز باسی دەکا. تاوان پەیوەندی ئەم دوو ڕێگایانە هینە پەیوەندی دەرکەوتنی یەکیان و ناوکەوتنی ئەویتریانە. یعنی یەکیان دەکەوێتە حاڵەتی پۆشینەوە ئەگەر ئەویتریان دەرکەوێت، ئەویتریان دەکەوێتە حاڵەتی پۆشینەوە ئەگەرەمیان دەرکەوێت. هەر وەکو چۆن تاریکی و ڕووناکی، ڕووناکی کە حزوری پێیا کرد تاریکی ئێتر نامێنێ، شتێک نێ بە ناوی تاریکی. کە ئاوا بوو ئەو کاتە تۆ مادام شتێک نێ بە ناوی تاریکی، یعنی تۆ لە دژایەتیانی لەگەڵ تاریکیە. بە معنایەکی تر کەسێک کە کەوتە سەر ڕێگای خۆبوونەکەی یعنی لە دژایەتی نییە لە شتەکانی، دژایەتی هیچ شتێک ناکات. ئەو بەرگری لە مانەوەی خۆی دەکات لەسەر ڕێگاکەی خۆی. دایمۆن چییە؟ دایمۆن ئەو وێزە شعوریەیە لە ناو ئینسانە، ئینسان دەیەڵێتەوە لەسەر ئەوەی لەسەر ڕێگای بوونی بمێنێتەوە و بەردەوام بێت لە تەکوین بوون و نەکەوێتە ناو فاسد بوونەوە. وەکو وتمان تەکوین و فەساد بە معنە فەلسەفیی کە هەیە. فەساد بوون ینی تیاچوون لە بوون کەوتن، لەوەی کە تۆ ببیت، لەوە دەکەوی کە ببیت، کە لەوە کەوتی ببی ڕاستەوخۆ بەرەو چی دەچی؟ بەرەو تیاچوون و هەڵوەشانەوە دەچی.